کاک سعدی ئامادەی خانێکەکەمان لێ بکردەوە. خوا هەواڵە خۆشەی. بەس مەرجە چی هەیە؟ چییە مەرجەکەی؟ دەبێڵە برام؟ وا خۆت بێدەنگ کرد. دەبێڵە برام؟ مەرجەکەی ئەوەیە دەرێ دەبی شیرین مێر بەداهامی بکە. هۆ دەڵێ چییە چوو ها؟ برام وەمزانی تو زۆر عەقڵی بەس زۆر نەزانی. قسە بێشەسە دیسان خانێکە نەفرۆشرا. چ بوو؟ چی ما خراپ؟ چ بوو لەفەکەت خوارد؟ ناوەڵە نەخوارد. لۆ وڵای مێشم گوتی مەیخۆ. ئەتیم عالەم مەعیدی دەرێتن مەخۆ ئیتم مێشک. کوڕم لۆی نییە هیچ شتەکرد وەچی خۆی نییە هیچ شتەکرد بە بەشەران ناچی. کوڕم ئێستا دەچێت لای قەسابەکەی خۆمان. قەسابەکەی خۆمان ئەدی ئەو بەعمیلەکەمە. باشە پێی دەرێت 4 کیلۆ گۆشتمان بدێ لە بۆ سعدی. چ گۆشتێک بگوتن دەرما؟ نە لە بۆ تەشریفمانە ئەو بەخۆی دەزانی. باشە زین چیەوە دەبێ؟ لە بۆ مارە فەقیرەکەی دەبێ. مارە فەقیرە چۆم دەرەندامانێ. بەس ئەو جارە بەچ ژۆرە کوڕم عیبە هەر لە پێش دەکەی دێ گۆشتەکەیان بدێ و یەکسەر وەرەوە باشە؟ وچ گۆشتەکەم دانێ ئەم یەکسەر دێمۆکەن تو تاوە؟ یەکسەر وەرەوە دەبڕۆ بابە خوافز. بە قورعانی من هەز دەکەم نییە ئەو کوڕە بە قەسی خۆی جێش کردیە هەموو شتەچی دەزانی ئەگەر لۆ بەمنی گوت ئەولاد نەمایە. یا ڕەبی خوایە زۆر شکر. کوڕە خاڵەجان ئەتو نازانی ئەوە حاڵی منە لە ماڵی برایە کەوتوم. کورە مەترسە ما ئەزانێتی خوا کەریمە ئێستا زانێتی من ئەو ڕۆژان لە بازار بووم هەنێ فەنم بۆ مەلی کرد مەجار نەبوو فێرکە با تەلەفۆنێکی بۆ بکەم با ئەو بێسە دڵ تۆ خۆشەکەم خوا کەریم بۆ ئەوش. ئەلو چۆنی مەلی گیان باشە حیاتم؟ سەلامەت باشی خەرە عوسمان؟ کورە کوڕمە زانێتی سعدی نایە لێ فێرە و تەردی ئێستا تۆ لەکوێی؟ ئەوە تازە گۆشتم کڕی. بۆچێ؟ ئەوە لۆ مارە فەقیرە چی؟ مەلی گیان حیاتمە زانێتی ئێستا من لە ماڵی هەنارم باشە کۆمەڵی یاری جوانم هێناوە وەرە بۆ ئێستا فێرکردم باشە؟ ئەلۆ لە عەدەکەم بێم. باش ئێستا ئەچیتە ماڵی فەقیرەکە دێیتە ماڵی من. ئێستا دەم ماری هەناری. دەوەرە کوڕم دەوەرە ئاخر دەوەرە زوو وەرە با فێرت بکەم. ئێستاکە دەم ئێستاکە. ئێستا وەرە خوا حافیز. خاڵە ماڵە فەقیری چی؟ کچم ئەزانێتی واز لە فەقیر و مەقیمێ ئێستا من لە خەجات بوو کۆمەڵی یاری جوان مێناوە ئێستا دڵت خۆشەکەم ئەزانێتی خوا کڵای بۆ بەڕوو دروستکردن حەقت نەبێ من ئێستا دڵت خۆشەکەم. خاڵە من حاڵم نییە وەزعم نییە ئەوە چییە؟ کورە دەگوێم مەدە ما ئیش نییە خوا چاکینەکە کچم دە تو سێکە سێ چیم بۆ تێنا واز بێنە بەخۆم دڵم توندە حەقت نەب ئێستا وا لێکم نییە هەچی خەم و خەفەتە لە بیرچێت دە تو واز بێنە تو وەرە کاک وەرە دەزان چیم بۆ تێ وەرە کاکە سێم یاری جوانەکە ئەگە هەمووی لەبی نەچوو ئەومە هەموو خەفەتە ئەوە چی خاڵە؟ ما توشتە ما کوور ئەمە یاری ئێستا ئەمە حەبلێکە باشە ئەم حەبلە ئەم دەسەد ئەمە بگرە ئەمەش بگرە باشە ئەتوانی ئاوا بیکەی بەگرێ کوا بیکە تەجروبەیکە بیکە گرێوتەوە نازدە دەبیرە ئەمە زانیتی ئەمە لەگەڵ برادەکان وازی کرد بۆ خۆتان پێ بگە من کوێرە دنیان مردنە ئاوە حەبلەکەتان ئەمە فێرکارەکە زانیت چۆنە ئاوایە ئەم دەسە ڕاستەکە ناو چەپۆ پاشە ئەم دەسەت ئەم لایەکری ئەم دەسەش ئەو لایەکری ئەوە تا چۆن نەبوت خوا ژامیانە ورەدە پێ بکەنە دنیا مردنە وەرە کۆرە یارێتر بووم داوازدەوە بێنە ئەم یارێ نییە بەخوا دادە پێکردنە واز بێت حەقت نەبێت سی ئەم یارێ جوانەکە ئەوە چی خاڵە؟ حەقت نەبێت تو حەقت نەبێت هاتووت نادی دڵت خۆشکەم وەرە کاک وەرە ئەمە سێ تۆپی سوورە باشە ئەمش سێ گڵاسە ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەماکەینە بانەم باشە ئیسەوە بەتاڵ نییە شەی قەپات نییە باشە بڵێ ئەحەم دا بڵێ ئەحەم یاریە بە خۆشیتی ئەوە هاتە خوارم جوان نەبوت خوا ئەوە بەتاڵ نییە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوەکەینە بانەوە ئیسەوە بەتاڵ نییە نەگیراوە دە دووجا بڵێ ئەحەم ئەوە بۆ دوو ئەحەم کاکە ئەوە بەتاڵە ئەوە بەتاڵە ئەمش ئەلێرەدانێ ئێستا ئەوە لای تۆ نییە سێجا بلێ ئەحەم دێتێرەوە دەی ئەحەم ئەوە هاتە ئێرە هەستێکی ئەوش بەتاڵە
فێرت کەم وەرە فێر وەرە ئەمزایەتی لەگەڵ هاوڕەکان یاریکە زۆر خۆشە ئەمە نیە ئەمە دارێ زیادی تایە ئەوەتە ئەمە ئەەکەیتە نا ئەوەوە ئەمە ئەەکەیتە بانی ئەم سێدانی دانی ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەم گڵاسیان بەتاڵە ئەمە دانێ زیادی تایە ئەو برادەکە نازانێ ئەوە داینە ئەوەش خەبان ئەمە ئەەکەی دەبانە باشە ئەوە بەتاڵ نییە بۆ بدای بڵێ بۆ پێکەری کودە دەبێ بکات دە پێ درێ مردنە ئەوە هاتە خوارەوە ئەوە بەتاڵە ئەوە دانێشی تایە باشە ئەو نازان لەگەڵەوە بێتە دوان باشە کە ئەممان دانا کە دووزە نەرێ ئەهەم ئەوە هەڵگیاتە خوارەوە ئەوەیان بەتاڵە ئەوە دانێشی تیا نییە ئەوە ئەەکەیتە بان ئەمە ئەەکەیتە بان ئەمە ئالێ سێدە لە ئەهەم ئەوە هەرسێ تخوا جوان دەبوو جوان بوو لە کورە دە پێ بکەن دەی ماڵن دەبێت خاڵە پێکەنینم مەدرسە کورە پێکەنە بۆز بەخۆ فایدە نییە با دوزەلەکەی بۆ دەرکەوە پێم مەکەرممە ها دوزەلە شاید دەدەی بۆزەوە بکە کورە دەچەپێت خاڵە ژنم بەزرا وەرە زمن وەرە بابە گوێچکی دەرەکەم خەتای ئەو سعدێ با بدیرم دەچەپڵ لێدا کورە دەگەی باشە باش دەی درێ سەپڵە دەی باشە سەپڵە دەی وای ئاخر زمانە ژنم بەسەر هاتوو دەبێ هەڵش کورە مەترسە دنیا مردنە جواب دەرە وەرە دە جواب دەرەوە معقولە جوابی تەلەفۆنی من نادەیتەوە ڕۆستەکەی کورە دە خەزوان واز لە ژیانم بێنە کاکە ئەوە تەلەفۆنت نیشای دەکەی پێویستی بە تۆ چییە؟ مەقبولان سەچن دەرەوە وەستای دەتووەرە کاکە دەتووەرە من هەر شتێکم بە وەستاڵێم بە وەستاڵێم بە یەک شانتی پێ نارێ بڵێ بزانم چییە؟ ئەگەر ئەم شتەکەم کرد نابێت تو بنێ وەستای خەزوان ئێمە براینەوە کەی قسەی بێخەم بە تەواو دەدەست بینە تەواو ڕێکەوتی تەمام ئەمە تو براینە تەواو براین دەستبێنە بەس خۆشە بڕۆ سەرشێت السلام عليكم. أهلا بك باشي سلامت باشي. تساوكم. ئەمە چییە؟ أما قشطة. بۆ چێ ئەو گۆشتە لما فقيرة كي. ماڵ فەقیری أما فقيرة. کامە ماڵ فەقیر أما فقيرة شو ما سعدي قلت خير بيبكا. مامسادی گوتیان خێری پێ بکە گۆشت چەند جوانی بۆ کڕیوە یعنی ئەو ماڵ فەقیرە چییە لە چێنە کورە بۆرە چییە ئەوە چییە گۆشتە؟ گۆشت وەختی ماڵ فەقیر نییە بی بە دەرە وەرە فەنەکانت پێەکە ئێدەبا پێ بڵم زان ماڵ فەقیر چێە کورە دەبی بیسا وەختی فەقیر نییە نا هەندێ فەنی فێرەکەم ئەزانین چی ئەو ڕۆژە سعدی نەیەش فەنەکان فێرکەم ئێستا فەنی تازم بووە ئێستا چی مود بە قسە بکە باشە؟ تاو خاري خوم. چاو زەق مەقەوی تاو. وەرە کاکە وەرە ئەمە پەتاتێکە باشە؟ ئەم دارە ئەکەمە ناو پەتاتەکە ئاوا ئێستا من پرسیارێ لە تۆکەم باشە؟ ئەم پەتاتەیە ئەتوانی دەستی لێ نەدەی ئەلێرۆ بیبەی بۆەوێ ئەتوانی؟ ناتوانم. ناتوانی؟ ناتوانم. ناتوانێت تاڵ ناتوانێت تۆ کابرا یوک کوێتانێ ئەزانی چی ئەمە چۆنە؟ ئەمە ئەم دارەکەی باشە؟ ئەم چەکوشە ئەدیتە بان دارەکە پەتاتەکە سەرەکە جوان سێریکە جوان بوو؟ والله يتزون نبو. يتزون نبيتي. جوان نەبوو؟ نعم. کۆرە دەبڕە بێمێشک جوان نەبوو لەوە جوانترەیە تۆ شی وازانی؟ كأنها صناعة مش تقلێتتر پێش شوێتەکە وەرە وەرەکە وەرە ئەمە شوشێکە ئەم شوشێ ئاوا گیرەوانە ئەوە دەجریبێ. ئەتوانی ئاو بە دوو پەنجە ڕایگری دەتوو بیگە ئاو دوو پەنجە بگیرێت ئەتوانی ئاو بیدا کورە دا ئاوە گێژە ئاو بیداوە کورە ئاوە دێ هەیژیان وەرە فێرکە واقعی بوو. کورە ڕاکسی گێڕێ چی دەزانێت تو ئەمە کلێنسەکە ئاوە جوانێست ئاوە باشە ئەمە کە کلێنسەکە دەست وەک لەزگرێت ئاوە جوانە جوانە واقعي. ئەمە دوو باشە کورە وەرە بزان چی بووە لە شتی تازە بۆ تێنا ئەمە عەتیکێ ئەمە خۆم دروستم کورە باشە ئەمە تو بەس بەجاردا ئەمە ئێمە فڕیە دێن لە کوردستان بەڵام لە خارج شتی پێ دروستەکەن ئەمە نییە ئێستا من چی مود بە قسەم کە باشە ئێستا بڵێ بابا بڵێ ماما بگیرە
جواب يا ناس زوم مش قصدك راقي باش ولا تعرف تشيد ما اما ديما اما شو دي اما لا يخومان اما انا بخوين فريدي وانا بزان تشي بيد مستقل لخالد امشت انا هبشتي هاتك ها هو الرسالة بس يا كوني شيء كيد او دم يا بس هذه مش هذه مش دي كنا فويت يا ما كما يا جونيور هذه مش تخطى الناس بيان تو يجي كاك ورا صار شي ترم عندنا اما نية اما فيقيه اي خيدا بان زمان عليه وقبل بالباشا بس تبلي مياو بزي جوانا زون راقيبو اما يا دنك الشيء بلام نترس يا خايبه او دين خايبه باشا نترس يا لا تفهم اي روح تشيك ولا قبشني راسي نيه ورخارو ثم ما شاء الله معلومات خاله بسطه وازم فنو الشبينه شو هسه وقوشت ابو تشيا ما عرف فكرك ما فخيت شيء هسه برب باب راني شانم ده اخويا شاده ما سعيد زاني ما مساعدي زايتو نازاني نعم، نعم. ادي كوشت كلو ده بردن ايوه استسعد ولا زاني دوازنا فقير ديال ما عندي فانتازي فيكم كل خاله جوازنا فين بينا من واجيانم تقدر تسير كنا فري ترمي يا خفا فيري كم جا خاله جانا تو تورا نبو ما بس جياني من لفنا كاين تو جرين ترا يعني من هذا السوق السير من كان من زايد اللي خارج ريز واحترام ليك والله يموت بحفتيه ترى ربع بلام او بريار مدات النية هاد بيانيك صبروا ابو خالد انا غير رسم ليك خالد كنا خالد لا تمام كلامك شيء والله لا ورا لير تصورنكا او قوشش بقرا لازم خون دا قورم لم بي مالا فقيرة كي تانش اللي تادي ما قمت شي سكات لا بابا كوري من جوان مستيا سبحان الله عندنا برخيتي رشيدة عشان من نازانم أمن محمد كلي سم هيا يان وتيلم هيا كريمن ما والله غيب بيتو أو زوا باشا أمن راس دكانك يباركو نيوي ما عملك بقول مبزعم هردستي باشا لا هالمستر ناس تقير الشرق بيها تأتوا بخبر دي عمل قليك يسدلوا نيرم أو دوش بخبر هاتي بخون نظام عايش تتذكر حتى توقعت بيها مش تبني كنا خيري زوانا ملك بالعستا حبيبي سارة كنا بحصة كنا كنا سيد سارة بداتا بابا توي رشاي بابي او عملني وي معملة كم قوستوا او عتو كرم شو او دانت كرديا لشو بتشيوي بوي لانو بتقاراني بوي او سبر خبر اختاتو الله بابا دخهم لك اخو كرم هيوانا وش دينو اسميني اشماني يبنو نانوي خلي شو موبايلي لو الناس انا معملي قلب مقرد الدنيا بابا وكل سنة ومشتري دانا لي كل لو قصة قلت مدانا كل ولا رشيت اليوم دانا قلت بزان بخبر ديتن كل برو بينو برو خذر ورا كل سنة بيني ورا أدو بخون ناس تتكلم فيها يا باش كامل كل موتشوا ولا بيشش كي أقداني ولا لا يا ما ورجع ديري بيجينا كوز بيما هيك كل أدي ماشيين من أوروبا لونا هنا أدي بيزور عم بينا دا أدي لو هاي بدس نشيل تيازا برغش لو بتفريه ورجع فارا بك بتساهم لك كل أخوان مولد كمان دخل أنقو أقطع شبيتو نقبل كده شو أنقو أقطع المية أدي أقطع شبيتو أمشي وصل أنا بيتو يا هوار أنا أي هوار قمت شي سكات الرهيمنا شيا ما سعدية لا الو ما بسعدي كلهم سبوا قوشتك برد نا والله نمبرت او بلا نرتو شنبو لو لجيتو شدبو
لە بازاڕی تووشم بوو کورە کوڕم و چاوەڕت دەکەن و ماڵە فەقیرە بڕۆ گۆشتەکەی ببە هەناری بەڕێکە ناتارم ماو سعدی ناتارم تازە ساری بم لەگەری سعدی ئەوە ئەمن بەسارە دەی بە مادەم دەباتە ماڵە فەقیرەکەی باخیری منیشی تێدابی تۆ زیاتر لۆ دەخۆت لۆ ناچی عوماری نانا هیچ ئەزیەت نییە بۆ خۆم دەیبم باشە کەیف خۆتە دەی باشە خوال لەگەڵ ئەوتە کوو بڕۆم ڕاست بوو ڕاستە ڕاست بڕۆم ڕاست بوو سلام عليكم السلام تفضل هو تكيل دي ما واسمع كورة تخمصة مشكلة معنا برا بشو قاعد على دكاني بابا باشا استبعد تندي خمن مشكلة دوش قطها ونبي أو السعدي أنا والله من ينهم جلكان ينبو بشوم وين وتوب كم لخوا بزياد به من بيجيشتم وين دایەگیان كان ئەمەش تازە و شک بۆ تۆ ئەمەش بۆ کاکەم ئەتوو بکە هاي جان باشا بقرباني كاكا من بس نية من هم دایەگیان چی بس نية تۆ لێ زانی بەخۆ من هەر نازانم جلیش بتوو تو بس بيم بلتشي أزاني بس بيم بلا ناتوانم دایەگیانە بەر مناڵ يكشن نازاني تو سعدی گیان قوما چی قەماوە سعدی أولا شنو درينا لە ماڵەوەی سعدی چی بووە ولا هل إستغراك بۆ کوێ هەڵبێن ولا قومها چی قەماوە دەتیم گێنە هنار دي تمارينغو بۆچی نیە بۆ ئێرە أنقول تانغو قوش ما دويتن ئێ بابامانوێت ملك هناري لبازاري دبيني يكسر هناري بقري دك ودري ما لو فقير بيبشاندا ئەی چی بکەین سعدی گیان چی بۆ کوێ مێستا شا ودتسن برون سعدی ئاڵتوونەکانم بەرم رالتوني تحالي تخوى من هذا مدزات يا من دريم مليك وهنارات الزبرون باشە باش سعدی گیان ئێستا ماڵەکە جێڵین دایکە خێراکە شي بكم بوسطة ئەو پلاکە دایکە موبایلەکەی تۆیە کۆ چاکەتەکەم کۆ وەرە بڕی خێرا بڕۆ دایکە کوڕم ئێستا کوو بڕۆم بلا هەنەر ڕاست بڕۆ هەر ڕاستە ڕاست بڕۆم ڕاست بڕۆ بلا هەنەر جان ئەوە پێم عەتیکە بوو بۆ پرسیارێکم هەبوو جان بیڵێ ئەم پێم عەتیکە بوو چ پێیانتیکە بوو کو مام سعدی هێشتێت و بڵێ خێر بۆ مارە فەقیرەی بکەی لۆ ماڵە فەقیرە چنە ئەخە پێم عەتیکە بوو نازم کو هێشتی ئێ لۆ نەهێڵی یعنی ماڵە فەقیرە چنە کە نەهێڵێ ئەمنیش بێم خێریان پێ بکەم ئەخە مام سعدی نازم کو پێم عەتیکە بوو ئەو هێشتی ئێ کوڕم لۆ زمانت تێگاڵایە لۆ زمان تێگاڵایە یعنی لە چ دەترسێ کە زمانەوە تێگاڵایە لە هیچ مەترسێ لە پلچی خۆتی مەشارەوە هەموو شتێکم ڕاست و ڕاوان پێ بڵێ ئەو ماڵە چی تێدایە کە کاک سعدی نایڵێ ئەمن بچم شوف كان يستحق انا سعدي مارت خرانه باوي الا عفراي بليو بيشي بليو صرنا دا او جيل تسيت كنت شاغل نبل هناري كنا بارا وبابي تخاريز وبيكسا كنا تسبكم تازا تشبك واصلة قصادة بينا بابش ما رني موي كنا كودا بي استاكدي هنالي ما بيني مشكلة كجولة ترضى بيتن إلازا شكا دایگیان هێواز بڕۆ لەبەر مناڵەکەم تخوا باشە چێتی کردم باشە چیم بۆ ماڵی مامە ئاکۆ ئەڵێن بۆ میوانی هاتوین كل ما معكو شي فجلي نعملوا ما بيجانطا خوا ڕاستەکەی ئاخ ئەو مەلیکە گێژە بڵێ بۆ فیتنەیەکەی بۆ هەنار نازانم بەخۆی بەس ئەوەندە دەزانم دەبی ئەم خێرێن لوبم باشە دەڵێم چەند کەسن لەو ماڵە بەخۆی نازانم یعنی تو دەچی دایان بینی چێ دەرکە لێ دەکاتەوە بەخۆی نازانم ئەها تەمەشاکە ئەو ژنەی ڕێک و پێک لە دەینە ژنەجی جوان لە دەینم دێ ئەو ماڵە چی لێە ماڵە ئەمارە چ لێ بوو ئەمارە دێ کوڕم چی لێ دێ یەک دەخا ببری ما کو بڕۆم دەردا سوڕاست بڕۆ ببری ماتۆ دوو ژنن دوو ژنی جوانن ژنەکان گەنجن یا پیرن ژنەکان گەندن
بەرەم گەنجن ئەو دوو ژنە جوانەی لێ سعدی خێریان پێ دەکا ئێستا کوڕم ئەمن پاژۆ تڕابلایتە کوو بڕۆم کو بڵێ لەو فەرعی بسوڕێەوە ئێگە و فەرابلوم لێ تڕابلای دراگرت چ بکەم چی هەرو ڕێکە لە هەلەیە ئێستا کوو بڕۆم کوو کاکەمان ئاهەنەڕێ ئەوها بڕۆ خوات و ئێستا کوو بڕۆم بەو لای دابڕم یا بەو لای دابڕۆم ئەوەنە ئەوەنە جوان بیر بکەوە ببینماتەوە ئەتو ڕاست و ڕاست بڕۆ ڕاستە ئاخیری ڕاست و ڕاست بڕۆ وای خوایە تەحەمولم دێ لەگە و مەلیکەی خوایە چی بکەین دایەگیان چی بکەین وڵا نازانم چی بکەین نازانم ئاخ دایکە ئەم گۆشتەی تۆ بوو قوڕی کرد بەسەری ئێمەیە شوزانم تۆ تەلەفۆنێ بکە بۆ سعدی خێرە دەی باشە باش سعدی فەندی ئەتو بە من نارێ کورە ئامن ئەتولۆ تەمەشای من ناکە تەمەشای من کورە بە قورئان ئەم ژن من نمایە هەفتکەش لێ ناکەمەوە کورە بیژنی بە قوربانی سێنێ کولی سێش دەکەم ئەتو سەر نەدێژا پەڕە کولۆتی ئارەن ها ولا بابا تو لبا غزيل جني ناني خلا با مشكلة نية والله قا غزيل نبي أتو هان تصاود لويني جني بيني وبس غزيلي غزيل روست ليمويا ليمو مقدمة شكاية لليمون بلي ليمو لەکوێ سعدیگیان لچي ما ليمو بخوش منازانم لچي با وانا نو ساري ما لقى قارباني بخوش منازم چي ودتم سعدیگیان ئێمە هاتووینەتە دەرەوە بەس نازانیم بچین بۆ کوێ بخوتان بياسي بكان كاكا يستهولي القورة عندك زي الهولي نتانديتيا لو خوتاني او زياني الهولي نتانديتيا برونو وين دريا وني قارمان دنیا بەسە مۆڵی واخرا دەبی سعدی پیاسەی چی باسی چی یەکەیت من بەم حاڵا بۆ کوێ بڕۆماوە بۆ چنی دێم ماڵەوە هاتووینەتە دەرەوە دەزانی چ بکەن ئەوە بکەن وڵی نازان بڵێم چ سعدیگیان بەم چلانەوەی بە چۆم سوڕێنەوانە دێک مڵە بەنزینیشم پێ نییە ولا تقيدي بابا تراك سودي بن خو عالم تمشاطا ناكا حزتك الشرطة اللي بيبتن شيل نفس سياريان قود بينيتن تواجنيا لوكاشنو لو بنيرا بڵێ مە بڕێگاوی لۆکیشتی چی بۆ بنێرە سعدیگیان ئێمە بەڕێگاوی لۆکیشنی چی بۆ بنێرم قول لوكاشني لايف يدرم لوكاشني لايف اتو تيناكي باشە باش ئێستا بۆ تەنێرم باش بقافي كل مرض کاکە ئەتو تێبگە بە ئەم تێنەکە ئەو شانسە چی بوو؟ موبایلم کوشایە بە دایکە موبایلەکەی خۆتم بەرێ بۆستە تۆ ئەگەونە پێشەوە بێرە لەوەی تۆ بۆی نێرم دەیڵە دەی ببنێرە خێرە لايف مال لبودني ريتنيا لا تيجي اغامان لياند بكاكا سراويان سوا بالانسنو مالينيا زيادة المشكلة كقولة كان کوڕم کوو بڕۆم دەری بسوڕێ و لێرە کوڕمەوە خەستەخایەن جمهوریە نانەوە عفوان ڕاست و ڕاست بڕۆ ئەی هاوار مەلیگە تۆ من شێت دەکەی بەس نازانم کەنجینەیە ئەمە شێت دەبم لە دەستۆم پرچی خۆم دەردەینم نانە پلانەر پرتە دەرمەینە لە بە من باش دایکەوە لایڤ لۆکیشنم کردو تۆ سعدی لە دوامانەوەیە باشە باشتر ئەم حاڵە چی بووە لیمۆ؟ دایکە سێر بەخوا چێشتم لەسەر ئاگرا نەوەژانەتەوە کوڕم کوو بڕۆین لە فەعل بسوڕێەوە کوڕمە هاتسرێ جێ خۆمان ئێستا کوو بڕۆم لەو سایدێ بڕۆ بڕۆم ئەو سایدەی ئەو سایدە والله وەبزانم دامە چش دەکەین لە ساسەری تو نەبوو خوای دایکە بیرم چووە من خەریکی وتوبم تۆ چی؟ ئێدە بڵێم چی بیرم لای ئەوە نەبوو ئەگەڕێمەوە بۆ کوێ گەڕێیتەوە وەڵا ڕۆمەوە بەخوا نابێ بگەڕێیتەوە دایکە شێت تۆ کەشم بی باشە یا ئەو قەوشتامی بسووتێ دایکە گیان نابێ هەنار لەوێ ئێستا لا چۆ چاوی هەنار دەرەوە اینجا تۆش ئەو ڕوو بە ساغی بچینەوە باشە واژان وەڵە بەستاقی بچینەوە ئینشاءالله ئینشاءالله وڵات تۆ هەناو نیشانم بدەی ئەو فەرع ئێرە بسوڕێمەوە ئەو فەرع بسوڕێەوە دایکە گیان نەگەڕێیتەوە لا چاڵێم دایکە بەخوا ناگەڕێیتەوە من زۆرە دەرسم شتێ ڕوایە ئێستا ئەو سو قەوشتا بسووتێ و خەڵک بسووتێ ئەمە چیە تۆ کەشف نەبی وا دایکیان نەگەڕێیتەوە ئێستا بڕۆی نەبێ هەناری لێ بە چی بکەین ئێمە کورە چاوی تۆش وەناریش دەرەهات تۆ تۆسی هێواش بڕۆ دایکە توخوا مناڵەکەم دەری بسوڕێ تاکیدی تاکیدم لەو کار بسوڕێەوە بەزە تو ناو نیشانی بزەبتم دە هیچم ناوێ باشە کوڕم بیخەم بە ئێستا ئەوکانێتەوە تاکید بە ئێستا بچین لەردا بڕۆم ئەوکانە لەوکانە بسوڕێ لە فەرعی لەو فەرحی بسوڕ فەرع کوڕمە فەرع قەپاتە بڕۆ مادەم ئەواش دەگەی ئەبوو فەرعدا بڕۆم دەبی دەبیتن بۆ فەرعی بسوڕێەوە دەست دەگەوێنەوێن دەر قالما كروتا مشاكا كروتا سنو مالي ئێکو نەزانیەوە كروتا كاكا كل لوكاشني لايف يان لونالديما لۆرکەشن چە
ولا دتو صدعني اللي دتو ينازاني ولسه تبكى بونا نسلو مالي تبكى تلفوني شغل تلفون اشتغل دكم عايزي انا كنت صوتان بس هاي خذ بس هاي خذ داتو او گوشتي لا بونا گوش دم نفوز لايبا او بونا ساردي اسا كبرم انا ور مردم هند بيدر بلانا اسا هبرم يا هبرم بلانا بس هاي خذ بودسان بس هاي خمرم بس هاي خذ افرعه اسا كام فرع بروم زي راس وراس دوسه بيدرم دي كرم اسا كبرم راس برو كوراني اتلوز ونالي يتسوك بلانا نمزاني لناكا ببيرديتها انا لا اقصك طا انا ناكا بيريدتو دعيك مرنا كناري لبدو دعيك صبر يا شوكا كفوت دعيك كشي والله بس قد انقرم بس بزانت شان لي دكم انا امانه لك يا امانه لو كرم لو ما مساعدي بزاني توري بارم دكا إيه ما مساعد يودو مالي كود ناسي يكون انا سيدي وما ادو مار فقير اما مساعدي بزاني تن شنو كتم دكا باشا كرم باشا اسا بس اوف اولا نشاني اتودم دي ويديك بس دمو فرياي كوتين سبيكا تشيكين سحلانه يا ماما وش بخور راسك يتشيكين كرو قريقويا امشو قنسوتا او خلق نسوتا هيا قري سحلانه قري كيف بس البانا والتليفون ساعدي كيان كودا وانغو تشينو مالي انا والله هاتي نوم الله اقرب كجنينوا هاي زري كلا كوني تساو تام بدا هي نوصلينا بس تساو ساعات خليشي خواردنينا امينني قترنا بيتن استمتعنا كما تو فانزتنا كتسامل لقى متى لقى وانت ولا لك وادما اذا تشيبكين ساعدي كيان بتجمع نيش بقرينو بكجنينوا اذا تشيبكين انت زانيت يا انغو مين قايدينا زين تبكن برونو كانتوري نانا كندوي ناني قولي بس نانا كندوي باشا ساعدي كيان لسه خو معنا شارينو راكب روح منتشتنا يا هوان كل هنا لو موضعي بزاني والله دم خمشيني كمان ماله كرم برو تنسو جاي كربونا نشاني دي ايه ده ورا خواردي قوشتك بدينا كيان طالع بينا طالع لا أتمير هو منا برد كده أتمير خوانا أخذ بس خوا توني أخوي يتقتشنا في باشا خسيناك برد أمانة باشا بردي لا أنا أتخاف لا أنا دير كيا